سڵاو ئەم شەویش بە مژارێکی هەستیار تۆزێک هاتینەوە خزمەتتان. مژاری ئەم شەو باسی کێشەی هاوسەرگیریەکەین لە نێوان دینە جیاوازەکانە و تێڕوانینی ئاینی ئیسلام بۆ ئەم بابەتە چییە؟ بە جۆرێک لە جۆرەکان کێشەی ژن و ژنخوازی هەر لە ناو خودی موسڵمانە. موسڵمان لە ئەهلی کتاب زیاتر بۆی نییە خێزانداری بکە، هەڵبەتە پیاوی موسڵمان لەگەڵ مەسیحی و جوولەکە بۆی هەیە بەپێی ئەو ڕێوشوێنانەی کە لە ناو بەرنامەکە باسیەکەی. بەدەر لەمە بۆی نییە، واتە بۆی نییە موسڵمانێک لەگەڵ غەیرە دینێک لەم دوو دینە زیاتر زەواجکە. باش، لە ناو خودی موسڵمان خۆیە کێشە لە بینی شیعە و سوننا هەیە. لە ناو خودی سوننا لە مەزهەبەکانە حەنەفی ژن نایەن بە شافعی، بەڵام شافعی ژنەیە بە حەنەفی. و ورتری بکەینەوە بابەتەکە. من کەسی نزیکی خۆم لەو پەڕی خۆشەویستیا بوو، کوڕێکی هاوڕێی خۆم لە بەرۆی کاکەی بوو، باوکی کچە موسڵمانەکە کچەکەی پێنەیە و هەتا ئێستا هەردووچان بەو دەردەوە ئەناڵێن. باسەکە وردەکەینەوە و تێڕوانینی ئاینی ئیسلام بۆ ئەم باسە و تێڕوانینە دەرونیەکە و کۆمەڵناسیەکە و تێڕوانینە خانمانەیەکەش. دکتۆر، شەرعیەتدان هەیە لە ڕووی زانستەکەی جەنابەتەوە، مەچۆ ناو دینەوە جا ناچم کارم بەدینەوە. کوڕ و کچێک بەپێی کلتور، لە سلەیمانین کلتورێکە، لە کوردستانن کلتورێکە، لە ئەفریقا کلتورێکە، بەپێی کلتور ئەیانەوێ هاوژینی بکەن، پێکەوە بژین. ئەبێ ڕێگریان هەبێ لە ڕووی دینیەوە، ئیتر دینیەوە یا لە ڕووی دەرونیەوە؟ بەڵێ لە ڕووی دەرونیەوە ئەبێ. ویستم بڵێم واز لە دین بێنە، ینی جارێ باشە ئەبێ ڕێگریان هەبێ کە بەپێی کلتور کێشیان نییە. ئەو کوڕی هاوڕێی من کە ویست، ئەو کوڕی هاوڕێی من کە ویست ئەو کچە موسڵمانە بێنێ، یەک دەنە کێشەی کلتوری نەبوو. مارەکردنی ئەوێ، شەکراوی ئەوێت، نازانم چی ئەوێت، چی ئەوێ بۆ ئەی کرد. بەداخەوە ئێمە ناتوانین وەختێ ژیانی خێزانی پێکدێنین ئەو چتەی لە کۆنۆ تەکمانە هاتێ بیسڕینەوە فڕێ بدەین. ئیتر نییە تەکمانە. یۆنگ ئێژێ کوهەن ئۆلگۆکان ئەو ئۆلگۆی فکرکردنەوە بۆ نمونە ئێستا گەنجێک ڕەنگە هەر دینی نەبێت، هەر ئاینیی نەبێت، وەلێکانە شەو زاتی نوێ بۆ سەر ئاوێ بە تەنیا بچوە بێژێ مێردەزمەی هەیە. لە حاڵێکا درۆیچە مێردەزمە چیرۆکی داوە باواییوە وتیا و چووەسە مێشکی ئەم. بۆیە ئێمە ئینسانەکان گرێ دریاوین بە چتانێک و خۆمان نازانین. بۆ نمونە ئەگەر من ئیساتە مسابقەی تۆپەپێی فوتباڵی سلێمانی و جوانڕۆبێ حەزەکەم جوانڕۆ بەرەندەبی. بەڵام ئەگەر سلێمانی و فەرز بکەین وڵاتێکی بیانی بێت، سنگاپور بێت، حەزەکەم سلێمانی بەرەندەبێ. ئەوە چۆن من لێرانە گرێ ئەدرێم بە جوانڕۆوە، بەڵام وەختێکانە بوو بە سلێمانی و سنگاپور خۆم گرێ ئەدەم بە سلێمانیوە. ئەمە هۆڤیەتە، ئایدنتیتیە، کەسایەتی منە کە بێ ئەوە بزانم گرێ ئەدرێ بە زمانمەوە، بە کولتورمەوە، بە خێزانمەوە، بە شارمەوە، بە زێدمەوە، بە ئائینمەوە، بەمانەوە کاریگەریەکات هەر چەنیش بە شێوەی ناڕاستەوخۆ من نەزانم پێی هەر کاری ڕاستەوخۆ نەزانم بەری بگرم، ناڕاستەوخۆ کاریگەریەکە. بۆیە ئێمە وەختێکانە خێزانگیری دەست پێەکە، کەسێتی پرسیارمان پێەکە، من و کچێک و من گەرەکمانە خێزانگیری بکەین. مامۆی دەروونناس، ئاغای دکتۆر، چ پێشنیارێکە بۆ ئێمە؟
ئێمەژین چەند شتی گرنگ کەس بەرچاوی بکە بێ ئەوەی تۆ هەم کوفی کەسەکەنەوی هاوسەنگن هانەبانی تەرازۆ ڕێکن ئیتر پیرۆز بێژێ بێژین پیرۆز بێ ژم وریابە ئەگەر دەری دینن هەنە دوو دیناوریابە لە سەدا 10 تا 15 ئەتوانێت کاریگەری بکاتە زەواجەکەتان ڕۆژی ناونایانی مناڵەکەتان باوکو دایکی تواتەوە باوکو دای ئەمانێژن پێغەمبەرەکەی خۆمان نایە بخەسەری وێژێ پێغەمبەری خۆمان تۆ چیەکەی باوکو دایکی تۆ ئەو بکەنە شەڕ لەو ماڵەوە خێزانی تۆ تێکە چوات جیاوازی زمانیتان تۆ زمانێکە ئەو زمانێکی هەست بەست لە یەک وشە لە یەک تێناگەن ڕەنگە ڕۆژی قسەکردنی مناڵەکە بێژێ شێ بە زمانی یەکێکمان قسە بکات تۆ بێژی زمانی دایکە مناڵە ئەبێ کوردی وێ دایکەی فەرز بکەین زمانێک درێژێنە کوردی پێ فێر ناکەم ئەبێ باوکەکە واز بێرێ لەو زمان ئەی باوەداغایکی واز تێرن لەو زمانە بۆیە ئەمانە بەیانی جژنی ڕەمەزانە ئەمەڵێ جژنەکەم ئۆڵێ جژن مەبەستمەوەسە شتانێک هەست لەو کاتی عشقان نایبینی وەلی وەختی ژیان ئاسایی بووە و کەسانی تر تەداخلی ناوناینی مناڵەکەتەکەن میوانی تەکەن تەعزیەتەکەن جژنی لە دایک بوونەکەن سەفەرتەکەن و بەتایبەت تەلەڤزیۆن خەریکە شتێک هێژێ ئەو خەریکە گاڵتەیەکا بەوە بۆ نمونە ئێمە ئێستا جژنی قوربانە لە قوربانە حیوان سەر ببڕین بۆ مردووەکانمان ڕەنگە ئەو کەسە گاڵتەی بێ بمە بێژێ وای ڕێزی مردتانە حیوان سەرە بڕن بۆی ئەی بۆ شتێک تۆ لەوێ بێ ئەوە بزانی شەڕێک کەوتە ماڵت بۆیە ئێمە وەکو ڕەوشتێکی کۆمەڵناسی دەروون ناسی ئەژین زەواجی دوو کەسەکە ئەگەر خۆیان ڕێکن هەوڵ بدەن ئەو شتەکانی ترچیان ئەگەر ئەکرێ ڕێک بن ئەگەر ناکرێ دووری لێبگرن بۆ نمونە ئەگەر ناکرێت دووری لێ بگرن ینی زەواجەکە نەبێ نەنە زەواجەکە ئەگەر مەجبورن بیکەن ئەخر کەسێک کەس هەر یەک خاڵی تەبانیە بۆ نمونە کەسێکە کوردە و تورک و یەکۆ زەواجەکەن هەرکیان لێ ژینگە بەس کێشەکە زمانە مەسا هەرکیان لە پیرانشاراوەیەک و گەورە بوون و هەردە هەم تورکن و هەم کوردن و هانە یە ژینگا و ئیسا کێشەیانە ئەترسن شەڕی باوکو دایکیان تێبەر بێ خێزانگیری کرد بێ بچووە لە تارانە بژی نە کورد لێوێتەوە نە تورک مداخلەی زندگیان ساڵێ 2 ڕۆژ بکەن نە ساڵێ هەموو ڕۆژێک ئەمانە ئێمە ڕێمان هەست بۆیان وەلی هەمیشە ژێژن پێنێژین ئەگەرەکە زیاد بێ ئەگەر هەر کورد و تورکی هەرکتان سنەن بەس ئەمە تۆ بێژە 10% ئەگەر یەکێکشتان شیعەس و یەکیان سونیە بیکەرە 15 یا 20%. ئەگەر یەکێکتان کولتورێکی ئاوای هەتەکی کولتوری ئەما جیاوازی هەبی کە 30%. تۆ خۆتە خێتە بەری ئەگەرەکان هەرچی ئەگەرەکە زیادە بێبێت لەو کولتورەوە تیاژی لەو زوانە تیاژی لەو دینە تیاژی زۆرتر دووربری تا مداخلەی ئەو خەڵکە لە ژیان تا کەم بێتەوە. و با بزانی وەختی وایە دوورگرت مناڵەکە ئەو هەستێ بۆ نەتەوە بۆ خاکە نامێنێ یعنی مناڵێک پەروەردەکەی ئیتر بۆ ئەو خاکە و بۆ نەتەوە پەروەردەی ناکەی ئەگەر ئەوە بۆ گرنگە بۆیە ئێمە ئەمانەیەژین نەکو فکری لێ نەکەنەوە نەکو ڕوو بدا و نەکو نەزانن چارەسەری بکەن هەر لە ئەوڵە پێشنیارەکەی نێژین ئەگەر ئەکرێت لە کولتوری خۆتانە لە دینی خۆتانە لە زمانی خۆتانە بیکەن وەکو پێشنیارێکی عەقڵانی من وەکو دینی باسی ناکەم و بەڵام ئەمڕۆ ئیتر ژیان وای پێهاتێسە خۆتەزانی تێکەڵاوی بە بۆنەی پەنابەرەوە و کۆچبەرەوە ئەو نەفرە بۆ پەنابەرێکی ئەمە چوات لە منیسا خزمی خۆموا لە نروژە 4 مناڵی هەست لە 4 زمان لە 4 کولتور لە 4 دین لە 4 ڕەنگە پێس خێزانگیریان کردێ یەکێ لە مناڵەکانی تەکی کوڕێکی تارانیان زەواجی کردێژێت تەنیا ئەمیانە ڕەحەتی من لە وەختێ لە ماڵی مناڵەکان مادانشم لە زمانی هیچ کێ تێناگەی دایکەکە ێژێتی بۆیە وەکو واقعەک تماشای بکەین ناتوانین بەری بگرین بەڵام ئەگەر ڕوویدا منی دەروون ناس چارەسەریان بۆێژ دەستخۆش دکتۆر جان زۆر ئیشمان بەم ئەوروپایی تۆ بۆ زانی لەم بەرنامەیە کولتورێکی کوردی هەیە یعنی ئێمە بەلامانۆی ئەتیادیە کوڕەکەمان ژنێکی مەسیحی بێنێ یا ژنێکی جوولەکە بێنێ و لە هەر شوێنێکی دنیاە باشە بەڵام پێمانی ئەتیادی نییە کچەکەمان شوبکا بە مەسیحیە جا شوبکا بە جوولەکەی گواز لە دینەکەش بێنە با بڵێ ینی ئەو هیچ لە ڕووی دینیۆ ڕێپێدراو نییە بەڵام هەمووکو کولتور قسەم بۆ بکە ئیتر تازە ئەو ئەرزی واقعە تاو بەشێکی زۆری ڕەوەندی کوردی لە وڵاتانی ئەوروپان وەکو دکتۆر باسی کرد تەواو ئیتر کوڕەکەی تۆ چەند پیاوێکی ئاینیت بەیانی قەرار ئیترەکەوێتە لای خۆی لە مەکتەب لە زانکۆ کچێکی نەرویجی کچێکی سویدی کچێکی بەریتانیە ناسێ و لەگەڵ ئەوە قەراری پێکەوە ژیانەیە قسەکەت وەکو دین چییە؟ ئایا دین بەو شێوەیە کە من پێشەکێکەم وت؟ تەواوە؟
و دیوە کۆمەڵایەتیەکەش چۆن چۆنی مامەڵە لەگەڵ ئەم واقعە بکەین هەستیارە ئەزانم بەڵام بێگومان ئەو بابەت نەبابەتێکی کوردستانیە ئەوە بابەتێکی گشتیە عامە و هەم بابەتێکی کەڤنار و نووەژی و بتایبەت ناو جڤاکی موسڵماندا پشتی مۆندیالی قەتەر 2022 ئەو کێشە یعنی ئەو مەسئلە زۆر هاتە مەیدان نتیجە گۆ مسلمانانی ڕۆژهەلاتە ناوین مفاجئە بوون زۆر لاعبی گۆ منتەخەبات و فرەقی ئوروپی دەهەنە دایکی مسلمانە باوی نەموسڵمانە و زۆر مەسەلە بوو کێشە من ئەو مقدمێ گۆتە گۆت من نەموافقم لەگەڵتە إنه والله دين ريد ديم بياوكي مسلمان زواج بكي من دبيجم دين فرق دخينا بين مروفكي أهل الكتاب ومروفكي ينجي كتشكي أهل الكتاب وكتشكي مشرك و يعني في كتشكي أمبيجن نابيني هردك نمشرك نكتابي واضح هيا بزماني عربي جرد بيجن شبهتي كتاب هيا يعني احتمالي كتاب هيا ياغو نصي ثابت بهاتوا جو أواد دينا إسلام أوايا جو مروفي مسلمان يان كتشي مسلمان فرقي نية تشي زلامة تشي جنة نابي زلامي مسلمان لقال كتشكي مشرك زواج بكي ونابي كتشكي مسلمان لقال بياوكي زلامكي مشرك زواج بكي أو النص مقدس بهاتية نصك واضحة تفسيري جيرنافي آياتي قرآن بيروز بيجي ولا تنكحوا المشركات حتى يؤمن ولا أمة مؤمنة خير من مشركة ولو أعجبتكم وعيني جيبو بياو نابي كتشكي مسلمان لقال كسكي مشرك زواج بك ولو أفين داريجي تشبه ولو حسن وجمال وينا لدليتا بكفي نابي حتى درجكي جنكي كولا عبد مسلمان باشترج أو كتشي حري آزادي قوم مشركة وعيني مسألة بو بياو أو ثابتة نجهي نقاشية نجهي خلافية حرام. ثابتة مشرك ولكن أهل الكتاب وكسنجو شبهتي أهل الكتاب بواهنا نصكي ثابت بومنينا أو نصي جوهات وجي الفقه إسلامي دا جهة نقاشية تأستاذ مقدمة خدا قوت تقو بو بياوكي مسلمان كاريشو بك الجلكتشكي أهل الكتاب أو نرينك دي نريني فقه دا نحمو نريني أهل الفقه سي قولي تدهنا قولي يكم أو قولي قوتا قوت قولي قو هركسي الناس دكي قولي جمهوري فقهاء مذاهبايا إنو مروفي مسلمان كاريشو بكل قل كتشكي أهل الكتاب قو مسيحية يا يهودية قول الدوام قول ابن عمر دبيجي ممكنين أهل الكتاب تش مسيحية تش جهوة أو جي هامان وقت دم مشركة وعين جي دمي قو سؤال كرنا إنه خواي قورا قوتية كسي مشرك قوتية لا أعلم أعظم شرك من أن يقول الرجل ربي عيسى قوتية من نازان مشركي هري مظن أو قو بياوك بيجي عيسى سلام يخوة ديال الليبي بيجي خداي منه فقول الدواد بيجي ممكنين حتى لقل أهل الكتاب قول السيا قول إمام شافعية ونقول مذهب شافعية فرق زور هيا قول إمام شافعية دبي أهل الكتاب راستا جائز بو بياوكي مسلمان لقل وانا زواج بك ولكن أهل الكتاب نمانا أهل الكتاب أواسر زماني بيخنبر بن عليه الصلاة والسلام أوي قدي وبافي وانا أهل الكتاب بن أما أو عربي قو هنا الميدان ينظر كسي قو أمد بين الجفاك وبياسة أو نعم أهل الكتاب أصلينا أو تغيير ديني خوكرنا أو إذني زواج نادم أو بوكيه بوان كسي قو يعني حزدكيري زواج بك القل أهل الكتاب أما ورن بشي الدوام كسي قو شبهتي أهل الكتاب هيا كاكائية إيزيدية زردشتية دو قولي فقهاء هنا قولي يكم قد بيجي حرامة أو كسي هنا من قريد دم القل مشركين وأو قولي مذهبي حنفية وقولك دهندروي مذهبي حنبلي
قولي دواد بيجنا أوان نيزيكترنج أهل الكتاب وأونا قولي مذهبي ظاهرية وقولي دواد مذهبي مالكي وقولي دواد مذهبي شافعي وأوانا استناد دكن سر حديثك بيخنبر عليه الصلاة والسلام يقول بيجي سن فيهم سنة أهل الكتاب معاملي أهل الكتاب القلوابكن أفا حمي بو زواجا مروفكي مسلمان زلام بياو لقل كتشكي أهل الكتاب يان كتشكي مشرك يان كتشكي شبهات أهل الكتاب هبي أما زواجا جنكي مسلمان لقل بياوكي دي شخوا أجرنا أهل الكتاب بجهة اتفاقية قو نابج برقو آيات القرآن بيروز قوتية نابج أما أهل الكتاب فقه ما فرق دكنا بين نصينية بحثات فقه دكم من بحثات دين دكم فقه ما فرق دخلنا بين ابتداء زواج ونا بين زواجك قبري هبو استا مسلمان بوا ابتدائي زواج يعني جنك استا مسلمانة هري زواج بك وك استاقول أوروبا تشيدبي هاري زواج بك القل جينجكي مسيحيا جينجكي يهودي فقه إسلامي نصينية فقه إسلامي متفق بالإجماع بري 1400 صال وحتى استو بخلاف قو حرام نابه يك خلاف يجي دنيا ديسا من دبيجم فقه إسلامي نصجينينا ئەمانە تا ئەو شوێنە تەواون ئەم قسانە تا ئەو شوێنە ئیشی پێکرێ بەپێی دینی ئیسلام کە کەسەکە نێوێ دینی خۆی بگۆڕێ کەسی بەرامبەر بۆ نمونە ئەم پیاوە کە ئەوێ مسلمانە ئەوێ کچێکی مەسیحی بێنێ ئەگەر ئەو کچە مەسیحی قەراری گۆڕینی دینی خۆی یا بۆ ئیسلام کێشە نابێت وكي فقه مي إسلامي نابي أي زغط حتى إمام الشافعي ورد أو موضوعي هيت يدا نابي أي زغط أو بياو ببي مسلمان جبر شبهتي إكراه كذبي يعني زوري كذبي ولكن أجر أو بياو قراري خدابو مسلمان شو صحبتي ما نما يعني أو موضوعنا ما نقاشي أساسي نما ولكن زور جار هيا يعني نازان من كردستان أو مسألة هي يعنينا لأوروبا أو مسألة بيدا دبي كاتشكي مسلمان هيا حزقريا القل كابراكي نرويجي ألماني هولندي بلجيكي زواج بكي دايكو باف قبولي ناكن وكي حيلة شرعي أمل قل ما مصطاد دانيش الداري ما مصطاد بيجن أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله والسلام عليكم وتصوري مدى خداعك زور مزنا يعني خاباندنا أو بياو أساسا يعني حزلينية ببي مسلمان علاجي حالتك يعني علاجي حالك علاجي اعتراضي دايكو بافا علاجي كجينية ما مصا نعم لايتو حەزی شەکەی نەیە بەسەریەمە لاو ئێوە جەنابەت ینی لە دوو بەردامەی ڕابردووە ینی متفق بووی لەگەڵمانە کە هەندێک بابەت هەیە بۆ سەردەمی خۆی دەرمان بووە بەڵام ڕەنگە ئەگەر سەردەمەکە بگۆڕێ ببێ بە دەرمان نەمێنێ ئەم بابەتە لە سەردەمانێکە بۆ نمونە موسڵمانێک لە شارێکەوە تا چۆتە شارێکی تر یا لە وڵاتێکەوە تا چۆتە وڵاتێکی تر چەند ساڵێکی ویستووە نەک چەند مانگێکیش هاتوو چۆ دەگمەن بووە هەموو قەبیلە و عەشیرەتەکان لە یەک شوێنە بوون هەمووی هاوزمانەکان لە یەک شوێنە بوون زۆر دەگمەن بووە کەسێک لە وڵاتێکی ترەوە بێت نیشتەجی وڵاتێکی تر بێن جا چ جای لە دینێکی ترەوە بێت بۆ دینێکی تر بۆ ئەم سەردەمانە ئەم نووسراوانە ئەم قسانە کراوە یعنی هەمووکو فقه هەمووکو با بڵێن شریعەتیش پێت وایە بۆ ئێستاش هەر دەرمان بێ ینی بۆ ئێستاش هەر دەرمان بێ با ئەم نمونەیە بێن مۆم هاوڕێی من کە کاکەی بوو بڕاتە بێت تا هەتا بە ئێمەشی وت و هەتا سەبەبی زەواج نەکردنەکەشیانی ئەلان کرد بۆ ئێمە نەمانەزانی کاکەیە ینی پیاوی ینی کوڕێکی ئێمەنە بە دین نەبوو پەلمان بگرێ هەموو ڕۆژێ بمان با بۆ دەی هاوار و بڵێ سروتی ئێمە وایە و ئەمە وایە دوای وتمان بەڕاستە تۆ کاکەی ینی پێت وایە بۆ ئەم کوڕە داماوە کە ئەم کچەی خۆشویست و ئێستا هەردووچیان دەردەدارن ئەم بابەتانە دەرمان بوو یا دەرد بوو ئایا ئەمە ئەم قسە کە ئەکرێ هەر بۆ ئیسلامە یا دینەکانی تریش هەمان شتیان هەیە مەسیحیەتیش ڕازی نابێ حتا ئەگەر کاتۆلیکی بیکا مادەم ئەمە کەواتە دین لە خێزانە سنتەرە
ئەگەر دین موافقی یەکتر نەبن بابە لە ئێمە کوردستان دینمان موافقە ئەم هەموو تەلاقەمان هەیە ئەم ژیانە ناڕەحەتی خەڵکمانیە ژن و پیا و بێک ڕازی نابن لەسەر شتی بەسی لەسەر خواردن وەرە تۆ لای ئێمە بۆ نمونە لە مەسەبی ئێمە با بڵێن شافعی زیاتر ڕەحمەتی خوای لەوێ ئێمە سەگ لەمان گوڵاوە وەرە تۆ کچەکەت بدە بەبێ پیاوێکی ئەوروپی حێتۆ زانە سەگێکی بەدوایە لەگەڵ یا پاڵەکەوێ ئێخۆ چای هەردوو چای پەڕێتەوە قەسەری ئەو من کەسێکم لابوو لەو ماوە لەسەرەوتی مامۆساکە ڕۆشم ئەزانم یەک سەگی زلەوە تا لە ژرۆ دانیشتووە لەسەر قەنەفەکە ئەیوتی منەمە هەر یەکسەر تووڕە بووم وتی تۆ پێشتر من نەتزانیەوە من بڕوان بەم شتانە ئەم شتانە ئاسایە لە لای من اینجا ئێمە هەتا ئێسەش لە عورفی خۆمانە بێ پێڵاوە قەت ناچینە ماڵی خۆمان لەبەری دەرگای حەوشە پێڵاو داکەنی بۆ پاکوتەمیسی ماڵ بۆ پاکوتەمیسی ڕاگری وەرە هاوسەرگیری لەگەڵ کەسێکا بکە هەر تەڕەفێکە وەکو مامۆستا ئاماژێ پێکرد وانە ئەو مقدساتی تۆ حساب ناکە نایپارێزێ کە نەیپاراز کێشە دروستە هەڵبەتە تۆ باسی شتە گەورەکان بکەین ئەجێنا ئێستا ئەو دوو کەسەی کە لە دوو دینی جیاوازەوە یا لە دوو زمانی جیاوازەوە بەر یەکتریەکەون پێشینەی یەکتر ناسینیان هەیە ڕەنگە ئەو کێشانە ئەو ناسینە هەر ناسینی دەرەوەی ناسینی ڕواڵەتیە هەر لە ڕواڵەت و تۆکڵەکەیەتی دوایی هەتانە حتا ئێمە خۆشمان هەتانە چیتە ناو ژیانەکە لە یەکتر تێنێک لەسەر خواردنەوێ بە شەڕان کاکە ئەو قڕژاڵەخوا ئەو کرمەخوا من ناتوانم ئەو شتانە بخۆم ئەبێ ئەوە لێ بنێم لی هەڵبەتە بۆ ئەویش تۆ کێشەی تەواواتە من جێکەیتە کۆمەڵایەتەکانی ئەوەندە زۆرە من لەسەر ئەمە پەیوەندیم کرد لە کەسێکی پسپۆڕەوە لە بەریتانیا ئەویژی باسی ئەم بابەتەی کرد وتی گەورەترین کێشەی جالی ئیسلامی لە ئەوروپایە ئەمەیە وتی هەر ئەی هێنێ ئەڵە باشە دوای بەیانیە زان ژنەکەی نیە لە ماڵەوە ئەی کواژنەکەەوە تااقەتم نیە ڕۆی تەواو هیچ نایبەسێتەوە با حەزیشی لێکە حەزەکە حەزێکی کاتیە کە ئەگەن بە یەکتر دوای دوو ڕۆژ تااقەتی لی نامێنێ و من خۆم خزمم هەیە ناسراوم هەیە 4 ساڵ هاوسەرگیری کردو لەگەڵ ئەهلی کتاب با بڵێن ئەهلی کتاب کە ئێستا وەکو دکتۆر ئاماژەی بکرد ئەهلی کتاب بەڕاستی سە نەماوە ئەمانەی کە هەن ئەمانە مشریکن ئەهلی کتابی ئەسلی ئەوەی کە قورئان ئاماژەی پێکا کە بڕوای هەیە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەسەر دینی عیسا عەلەیهی سەلام پرۆگرامی ئەو بەڕێوە ئێستا نەماوە ئێستا ئەوەی هەر خۆش هێر نازانین دنیا چ باسە هەر نازانین ئەهلی کتاب نییە گەر بۆ نمونە مەسیحیە مەسیحی بێ و بڕوای بە پێغەمبەری خوا نەبێ پێغەمبەر محەممەد نەبێ ئەهلی زۆرینەی طبعاً ئینحرافی کردووە ئەو کتێبەکەیانە بۆتە چەندین جۆر یعنی بێ ئەهلی کتاب بێ لە کاتێکە ئەهلی کتابەوەنە ئەو شتێکە بڕوای بە موسڵمان بوون موسڵمانیش بڕوای بە پێغەمبەر هەبێ نەک بڕوا لەسەر دینی مەسیحە بەڵام کەسێکی گۆ سەر دینی مەسیح بێ ئەو مەسیحی گۆمە بەحث کردن ئەهلی کتاب مؤکد ئیمانی وینە بحەزرەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام نایە ئەو بەحسی ئەم بدکن ئەهل الكتاب موضوعي جو خشكي هلالة بحث دكين من استابوت الموناكي تاني بو قوتني خفتني قوتناكم استا نروج من النرويج نرويج شعاري خوا خاتش صليبة كان اس زورن سري صدي هاشتي وبينج ملتي نرويجين مسيحية ملحدة بهورية يبخواجناي أو احتفالات مسيحية دكي وكي كولتور نوكي الدين أو نقطة بحث دكي دس خوش كوات الدين نية سلايون أو دينا وجودي نية بوي الدين براسي لخزانة سنترا من بهوي بير كرنو دين يكم أم أزادين حوصرم بيداوم شو كدين مان فكر مان يكا كاتك فكر مجاواز بو دين مجاواز بو يعني أيديات إسلامية كم جواز بو أو بشوازي كتير بيكردوا من بشوازي كتير ناتوين بجين بيكوا بويكو دكتور أمجي هاو كوفي لخزانة زور جرنجا هاو كوفي هروني طبعا من بيكو بيخوا أبي دينش من بيكو بيخوات يعني كاتي من هاو كوف أبي لقل دينك شهبم بويا جنان زرر مندي يكمن لهاو سرجيري بغير مسلمان بويا واتركيزك لسر بويا چونك جن أو تا قولك يلا جن لسر ديني مردكيتي خۆمان ژنین ئەزانین دوای ماوەیەک ڕەنگی پیاوەکەت ینی هەر بیرکردنەوە هەر بیرکردنەوەیەک ئەبێ سیرەکەی زانی من بەبێ ئیرادە بیرکردنەوەی مێردەکەم وەرەگرم لە زۆر شتا ینی وردە ئەوەی تر مناڵەکەم بابۆسێ و کولتوری عایلەکەی ئەو زۆرتر زاڵە بێ لە ژیانی منە و کاتێک کە من ئەمەم نەبوو کاتێک کە من ئەم پیاوە بەو شکڵە نەبوو لەگەڵما دینەکەی ئەو من تەواوی تر ئەچمە سەر دینی ئەو بۆ حفظی دین یەکێکە لە ضروریاتی ست کە ئەبێ بپارێزرە لە دینە ئەبێ دینەکەم پارێزراوە بێت وە ژن ئەگەر پیاوی مسلمان ژنێکی مەسیحیە مەسەن ئەهلی کتاب بهێنێ
دینەکەی ئەوە پارێزێ چونکە بۆ بڕای بە مەسیح هەیە و بڕای بە موسا هەیە بڕای بە تەورات و ئینجیل هەیە لەبەرەوە ئەو قوسانی کە ئەوی کە ئەو مقدسانتانەی لای ئەو هەیە ئیپارێزێ بەڵام ئەگەر پێچەوانەکەی بوو پیاوەکە نایپارێزێ هیچ هینێکی نییە لەبەرەوە لێکەوتە کۆمەڵاتەکانی زۆرترە ژنان ئەبن بە قوربانی دەری یەکەم لەمە هەم دینەکەی لەدەسەدا خی گەورەش لە قورئانە ئەمە جەختی لەسەر ئەمە کردوێتەوە کاتێک کە ئەفەرمێت باسی کە ئەفەرمێ ولا عبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم أولئك يدعون إلى النار والله يدعو إلى الجنة يعني حكمتك هي ناوى أجر بياوكا هاو سرجي لقل جنيكي مسلمان أبكا يا أجر جنكا هاو سرجي لقل بياوكي مسلمان أبكا برو بهشت يبا برو هل جياني دنيا بهشتي بود درسكا بلام أجر وانا كابيتش وانا كيبود شي والله يدعو إلى الجنة أوان مروف أفرد راكيشن بوتي بو أجر لبر أوا ئێمە بێ زۆر وریابین ژنانە بێ زۆر وریابن کاتێ باسی ئەم مافەکەن ئەمە چەسپاوە لە قورئانە ئەمەی کە ئافرەتی مسلمان نابێ پیاوی مسلمان و ئافرەتی مسلمان نابێ شوو بکەن بە پیاوی غەیرە مسلمان زانایان ئاماژە بەوەکەن أو آياتك أفرمي يا أيها الذين آمنوا إذا جاءكم المؤمنات مهاجرات فامتحنوهن الله أعلم بإيمانهن لكتايك يفرمي لا هن حل لهم ولا هم يحلون لهن شكو أنا كافر بون أو أفرتاني كهجرتي عن كربلاء بيغمر إخوة صلى الله عليه وسلم ميردكان يعني هيش كافر بون يترهيش يعني بسر يكون نما يعني فرق كرا لبيني أم جنو ميردا تازا أم دواني يتر نابن جنو ميردي أكتر مگر أوي بياوكا بيج طاوون عدكي بياوكا بيج مسلمان بي انجا چونه تو جير ساي يكسيبر قرنا أبي جاب كرينو بوشي أما زانانا فرمن أم لفظي كفر بو إيسا لفظي كعامة بو أهل كتابة كان كأو انحرافي كدروز بوا لهر أيديا كإيسا هيا يعني تو بدرمانيا زاني يعني أويك هيا بدرمانيا زاني بو إستاش بإستشو بالله چونك أويك إما إيبينين هروها أويك من بدوايا قرام لجني فتوى أوروبي أم هاو سرگيرياني قدغة كردوا هاو سرگيري أفرتكي مسلمان لقل بيايكي غير مسلمان يا لقل بيايكي مسيحية كاب جمار الرقمي صوت وارده طاو أوان خوان ابتداء أو فتوى يقو بحثي ديكي ابتداء يعني دسبيك سرتا هاو سرگيري بلا ما قال لك ناهو هاو سرگيري يابون يكيا مسلمان ويكشان مايو طبعا فقه إسلامي برياري كتري هيو بجواز ما الله أكال قلبا بتكيه ما مسا أو كردو هرجوي خذ زعيم الحزم نكر لم بابا تزور قصب كم بلام هر بيت يعني وكو كوملك رون كرنوا هي لسر بابا كان ما مصايني بالرز وخوشويست تقريبا يقرا معنا الحمد لله نزيكين لا يكتري أويك بيويست باسي بكم يكيك لخالكان كجرينجا من جختي لسركم وجنابي ما وصاها الله باسي كرت أويك أما تهيبتني با اسم مسلمان ولا دين كان يتريشه يكيك جنابي دكتور أما جاي بيكر ما تهيبتني با كردو لا كلتورة كان يتريشه من ناوي الدين يعني ريرو ومذهب وشتنابم بلام هيا حالت هيا عفرتك مسلمان بوا يعني خبري انداوت انتنا مسلمان بوا ايما قرامين بوي كسيكي مسلمان بيخوازه لمالو بهيج جور يعني سبب تايبتي عفرت هي مسلمان بوا مسلمان بوا يستا ايبت شو بكاتا كره مسلمانه چند جار بالرسمي داوای کردو نايدنه مسلمانش نين اوان قبول يعني نكرو تينا بهيج جور نايدنه مسلمانو اول بين يمانيه ونايدن بي وتو ما تواني تو شرعا مجالة هي بتواني للري محكمة وانا وتتي ناتو انا ما بيحشى لعائلة كم وعائلة كمان هبري وباوكو دايكو اما هر مسلمان بابا غير مسلمانش خويا ما حقيقة بواقعي يعني اگر بيتو دين كبيوريكي زور سريكي براقرتني خيزان اگر دينك جواز بو بياني ئاڵۆزیەکانی خێزانی گشتمانە زانین یعنی ئێمە دینیشمانەیە کە چەندێک لە ئاڵۆزە خێزانەکانە ناتوانانی کۆبینەوە سەنتەر بە ناوی هێنا بەڵێ سەنتەرێکی زۆر گرنگە چکە ڕەبتی بە مەسلەی بیر و باوەڕ و شێوازی بیرکردنەوەکەیە کە ئەساس و بنەمای عایلە لەسەر ئەمەیە لەسەر ئەساسی جوانی ماوەیەک دوای ماوەیە نامێنێت لەسەر ئەساسی دەوڵەمەندی تێرپارە بوو یا خۆی دەوڵەمەند دین تەری بەدیەداک پێغەمبەر فەرمێ صلی الله فەفڕ بذات الدین تأکید بۆ لەسەر دینەکە لەسەر مەسەبە منە جوانی دوای ماوەی لە جوانەکەی تێرە بێ هەر جوانەکەی ماوەتەوە بەس تێرە بێلی دەوڵەمەندە لە دوای ماوەی لە پارەکەی تێرە بێ یا ئەمیش دەوڵەمەندە بێ و هەر حاڵ بنە ماڵە لە پێش ئاشە و بنە ماڵە بابچ بنەوە بنەما چێتنەوە بنەماڵە کەمەکەمە تێری لێخۆ بەڵام مەسەلەی بیر و باوەڕ ئەساس و بنەمای پێکەوە ژیانە
خۆی گەورە میێرەبان لە قورئانە تەمەەن و بابەتی زەواجی مسلمانیش لە ئەهلی کتاب ئەمە با بڵێن کوڕکچێکی شەگرێتەوە کە زۆر ئەساسی دینیشیان نییە دوای ئەبێ بە مۆزوع لایەن هەر یعنی گریمان کوڕ هەیە چوزانم بلاوچێ کوڕێ تاژنی شوێنی هەر نوێژ نەکە هەر زەلامی وایە بە ناو مسلمانە بە جنسێ ملیم بەڵێ نسالێ ملیم ینی مسلیم ئەم کەسە هیچ التزاماتی بە دینۆ نییە بەس لە مۆزوعی تەلاقە یا لە مەسەلەی یعنی هیچ نە نوێژەکە نە ڕۆژوەگرێ نە زەکاتەدا نە حەجەکە نە ئەرکانی ئیسلام جێبەجێیەکە نە ڕۆژێ شایەتمان تێ نە ئاەتی قورئان نەزانێت ئێمە ئەوە مۆزوعێکە ئەو بابەتی فتوایە بابینە سەر دقەکان حەزەکەم کۆمەڵی دەق لەسەر مۆزوع بخوێنین و ئاەتی قورئان خوا لە قورئانە فەرمێ بۆ مەسەلەی ئەسڵی ئەو ئاەتی کە خوێندی خوا فەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا جاءكم المؤمنات مهاجرات فامتحنوهن الله أعلم بإيمانهن فإن علمتموهن مؤمنات فلا ترجعوهن إلى الكفار لا هن حل لهم ولا هم يحلون لهن أما الدقة فرمي أجر آفرتكان هاتن بولاتان إيمانيان هنا زانيتان لامتحانا بوتان دركوت كإيمان دارن ما ينجرنا بو كافركان چون كان أمان بوان حلال نأوان بو أمان حلالنا أما الدقة لسروي كوا زواج لبيني أم دوانا حلالنيا وهروها آيات كان تشكل لسروا باسيا وكا هيج دقيق مانية كباسي أهل كتابك أو آياتنا بخوا فرمي اليوم أحل لكم الطيبات وطعام الذين أوتوا الكتاب حل لكم وطعامكم حل لهم والمحصنات من الذين آمنوا والمحصنات من الذين أوتوا الكتاب إذا أتيتموهن أجورهن اسم محصناتي كابو سيشر دا أنا بو مسألة أوتوا الكتاب هيك كان بيه محصن به واتنك آفرتكي زنا كربيه كإيسا احترام ما بس موني بلام مجتمعي غربي زنا لنا وكو أو خوارد نويه يعني أبيه آفرتكي دايما بيس نبي زنا كار نبي يا كمان أبيه محصن به يعني آفرتكي خوباريز به للان يعني دينكي ريلي بقري لو زنا كما يك دوم شت أبي أهلي كتاب برا بردوي وآفرته هي يعني لو دقيقة أم قرار أبي لو كاتوا كقرار ده كسك محصن به واتكسيك بيت لو أنا به نك لو أنا به كوافحشة بيتو يعني هو فحشة شيء خوازي الله كما أهلي كتابه يك دوم شت أبي لأهلي كتاب لو أنا نبي كوا دينيان قوري وما مصين أمجان بيكر خالي سيم كزور جرينجا بابتي أهلي ذمية أول كاتي ده صلاة إسلام كاتي كوا أو أهلي كتابه لجد صلاة مسلمانانا لم حالتا جائزة الزواج لقلب كده نكتب روي لقل آفرتك كتو أبكاتك كرة مسلمانة كي لما جنك لو خوازه يعني سك كان كسي حالته كيجي سك هاتيونية درجة بيبدم يعني كرك مسلمان شو كرتك تشكي جنيه ناو نبى قصده عالم باش كرك مسلمان شو كرتك تشكي أوروبي أما بوي عالم براسي عالم يعني يكتوز مخالفي نظام وأسسي أواني كردوها لمسألة الشوازي پروردية هولي دا نازم چي تلفوني كربو بوليس من علاقان بردوها خوشي دور كوتو تولي كسكتوشي دروني بو پيونديان كرمون توشي حالتي دروني بو لسر موضوعك بوليس من علاقان لي سندوتو كره بيسي با ام زواجانا تقريبا توزي زورة لأوروبا يعني كابرا لبناي إقامة وما في پناهندي وأمان الزواج والله من يسقس لسر مناكم بلم پێویست نییەوە فتووە لەژنەی فتوای خۆیانیان هەیە بەڵام ئەو ڕێگە زۆرە من لەم مەجلیسە دانیشتوم حالیان خوشکەزایەکەم لە بەریتانیا هاتووەتەوە ئافرەتێکی کوردی خواستۆی وا بۆیە زەلامی تر هەیە ئافرەتی خواستووە لە کوردستانە جەوەکەی ئەوەی بەدڵە حەزی لێ نێژنەکەی بووە بەناو مجتەمەع و مناڵ لیوە پەروەردە بکە جەوەکەی ئەوەی بەدڵە ژنەکەی لێرە مارە بڕیوە 4-5 ساڵ جارە دێتەوە جارە سەری لێدەوە ئەڕاتەوە الله والله بوم ناكري أجينا زور آسان كاركاني بو أكري ما بستم أويا أصلي بابتك كاتيا جائزة كريكي مسلمان أفرتك أهلي كتاب بخوازي أبي لذمي مسلمانان أبي بو أوي بياني ببياسي إسلام منالو اشتكان پروردبك نكبو شوازي سأروات كرك شوكات أفرتك أوروبي ناتواني بهيج شوازي هيج دا صلاتي نيجنك بهمو شوازي بقلمي خويا سالس لودانا وبيناوت الزواج اگر سطل صد اهل كتاب ومحصنيش به هيج شرطك ثاني ام زواجي كوالا اوروبا لقال اهل كتاب اكري هيج او زواجني كخوال القران افرمي هيجي والمحصنات من الذين اوتوا الكتاب اذا اتيتموهن اجورا دكتور كروك تشيك بان لين كرك مسلمان يكتشك يزيدي كروك تشي يزيدي كروك تشيك جيجي كان يزيدي جان مسلمانه زور يكتيان خوشه بهمو شتێکی یەک ڕازین چی بکەن بۆی کە بەیەک بکەن با بڵین ئەمە کێشەیەکەوێتە لای تۆ چۆن نەسیحەتیانەکەی والله يعني وەک دەرفەتی فەقهی نینە من ناخوازم يعني خاپاندنی خەڵک بکەم حیلە خەڵک بکەم
بە هیچ شێوەیە بهيك شێوەی دەرفەتێکی فقهی بۆ ئەو مەسەلە نینە دعینێ وەقتدا ئەو دەرفەت نەگوڵ دەفمە تەنینینە ئەو دەرفەت جەم برادەریمی ئیزیدیش نینە يعني أو نقطة يعني بلا 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 برا أو نقطة جي برشعف بي يعني نقو استام يعني شكا هلا يتوني يعني من حزبك إنها ونبت يعني أنا أسرائيل فرقنا كاكا مسلمانة إيزيدية أي كسا يعني مقصد جي شيعة وسنة كي بابلين ولا هردو كان جبرقو أو موضوعة بتهيبة رجلاتي نافين جودايج أوروبا يعني إنها مثلا برا كتش يعني إنسانة كي جنجة كي مسلمان زواج ديكيل قال كتش كي أوروبا ما بين الدو قوسات بيجن أهل الكتابة بو خلكي أوروبا كيشانية تصوري مدى أو موضوعة كيشانين الأوروبا جبرقو أوروبا دستهلات دارن الرجلات نافين كيشهية لأنها استاج كتش كي مسيحي بخوازم مسيحية كان قبول ناكن جبرقو موضوع حمي جريداية باراستنا أو كوم القهدة هيدي أجر أو سينور كاتن تيكلي تشدبي أو تيكلي هيدي يعني خلق نما مروفك إيزيدي تشي أو إيزيدي ون بعد بي يعني مروفك مسلمان مسيحية شي هولير لقل مسيحية شي أستراليا فرقية أو سيستميك ودولات ذاتا يعني أو كشي قدنا مدى الديرو كده تشيبوتا دسبيكي آخفتنا خدا قوت مسيحية شافعي لقل حنفي أو كشي عيني ولنا مسيحية دا جيها بو كاثوليكي بو بروتستانتي أو كشي نافوا دا جيهايا وحتى نهاجي لقل هنجفاتا أو كشي هيا الأمريكا هرا مجموعة كي هيا بنافي خوا الآميش يعني شخوا قبولي ناكن أو موضوعات تحملنا بي يعني بس تصوري مدى يعني مسألة حمي داية بباراستني أو كوملقة ما وك مسلمان جي دعيني فكرة ليه ما يزادكن لكن ون نوكي كوملقة وكي جو خشكي هلا لقوت جو دين بو مسنترة بو ما وك مسلمان زواج شيا نها أجر زواج علاقتك مدني به وكي يقول دكتور خاني يقول فرقيناك والله مسلمان القى الإيزيدية القى المسيحية كارنجياني بكن وهي دكن يعني خبوها ملك دكي بس أجر علاقتي الزواج علاقتك دينية أو نقطة دينسر أو درفتنينا وفي حقيقة دمي قلت الموضوع زواج لأيني إسلام ميزدك بس هيك نقطة موضوعك أينا جبرويك بحديث بيغمبر عليه الصلاة والسلام بيجي اتقوا الله في النساء فإنما استحللتم فروجهن بكلمة لا إله إلا الله جه بدنا أفراد جه بدنا جن جبرجو أوجنا أم بيجم شون برنجك يجوان بيجم يعني جسمي أو لاشي أو بوت حلالي بوتش بسبب بقولتني لا إله إلا الله عقدي زواجي إسلامي أو يقول لا إله إلا الله نعقدي زواجي مدني استا وقت يقول من شم زواج ديك ما مستش هو زواج كي يخشكي هذا وقت زواجي كريا عقدي مي نكاح مد بيجن من كتش يخدمت الكتاب على كتاب الله وسنة رسوله جمرة مهمة وظيفة من وك باف وك إنسانك من زواجكر وظيفتك منها يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا خوا وخزاني خوا وزارو خوا منالي خوا بباريزش آقري جهنمي من چون بباريزم وطرف دوا نقالي كارا چون بباريزم بجمع كوري خوا إيمان كامل نابي حتى باور مند نبي قو محمد خاتم أنبياء خزاني مقابل بيجي من محمد إنسانك نبي خنبرة نراسطة أو نقطة زور جرينجا بو أو نقطة اعتبار نبيجي يعني موضوعك بياوي ولا بوشون بو بياوي مسلمان إذن ددن وبو خزاني مسلمان إذن نادن نا حتى بو بياوي مسلمان جي ما إذن نادن كسيقون أهل الكتاب يعني إسلام روفك مسلمان من هرم هندستاني زواج بكم لقال يكي سيخي كتشكي سيخيان كتشكي بوزي فقه إسلامي رينادي من بوش رينادي من جبرقو من احترامي عقيدة أو ناقرم من إذن دا بو كتشكي مسيحيان كتشكي جهو جبرقو طبيعية جزء إيماني من باور مندي موسى وعيسى لكوتايا من أمام كوتاي برنامج باسي چه كين يك توز دين بخينا أولا ولكوتايا هموتان وكو دين متفقن لسر أوي أجر وكو زواجك وكو دينا قبول كراونية وأجر مدني شيتر هرشيا كباب باش باش إسا من مجالين بتو بويكا إسفادة لو بكين أم كوتاي برنامج بو أو دانين هل لنا وكرديشا
هەر لە ناو مسلمانیشە 10 بە 10 ماڵەن 40 ثانیە ڕێنیە دە باشە دەیدی 30 ثانیە بێ لە خزمەت نایژم ڕەنگە 30 ثانیە بێ قسەکە زۆرە باش، مەجالێکم بێ هەر ئەو مەجالە گشتیان هەر یەک شتیان وت و هەر دووپات بۆ تاکید کریاوە یەک شت و ئیسلام ئیجازە ناداتەوە مەگەر لەمە زیاتر و کە ئیسلام ئیجازە نایە دینی بەرامبەری شەر ئیجازە نایە. تر تەواویسا ئەمیانە بە من مەسیحی شەر ئیجازە نایە و هەر دینەکان ئایدیەکان ئایدیاکانی دەیجان نە ئیسلام نە مەسیحی هیچ هەر لە تایفەگەرایی کوردیا تێڵن مەنگوڕیەک مەسڵەنتێکی جافێک تەکی سۆرانیەکە هەم شەڕە نییە لە نایەمەوە ئێمە بێت تۆزێک واقعەکە لە نەزرابوورین بۆ چەسپیایی نەسە دین نایڵین قسەکە بکەین واقع مەسە ئەمڕۆ تاکەی مردم گوێ لە دینەرن تا وەختێ باوەڕیان وە دینەکە بێ وەختێ باوەڕی پێینیە گوێی لێ نارێ و ئەیچیکە کاراوتی نەمیشە وتی ئەی میشێنم چۆن نامیشێ ئەم تۆ بێت تا تۆزێکیش لە واقعەکە قسە بکەین ئەم کارە هەدەفی ئزدواج چییە هەدەفی ئەوەسەم ئینسانە گەرەکی ئارامشێ بورێت یەکێکی وەدڵە عاشقی بووە غەڵەت یا دروست گەرەکی ئەزدواجی تەکا بکە گەرەکێ بیکاتە هاوسەر گەرەکی نییە بێتە هاوشەڕ ئێمە ێژین ئەمانە نەکرێت چی کۆمەلگاوێ چی باوکوێ چی دینوێ چی کولتوروێ چی هەرچێکوێ ێژە ڕۆڵە تووشی هاوشەڕیە بیت شەو ڕۆژ ئەوە وەیە کۆ شەڕەکەن با تووشی ئەمە نەبن بۆ یەکانە با وڕیاوین مەگەر حەزرەتی ئاغەم ئەگەر ئەم چیرۆکە هێمە هەسمان مناڵەکانی تەکی مناڵی کێ ئازەواجیان کرد ئەمانە کەوتونە سۆ مەر مناڵی حەزرەتی ئاغەم نییەن مەرگشتمانیە تایفە نیین مەر ئەم تەفاوتیە لە بۆ تەکمیلی یەکتری نییە مەگەر بە تەفاوتەکان خزمەت دەست پێ ناکەین تعاعرف یەکتر ناسین دەست پێ ناکەین ڕێگە نەگیریاغە لە غەیری دین و کولتور و فەرهەنگ و ئەمانە لە غەیری ینی کەسی ئەمانی واز لیاورد ڕێگە نەگیریا لە هەر کەسێک هەرکێ دڵیا پێوتە کرد کەسێکە زەواجەکە ئەمانە بوونە سەر ڕێگر هۆکاری ڕێگربوونەکانی چیان وا ئەزانن شەڕیان دێ لا ئەدا وا فکرەکرێتەوە شەڕیان لادرێ ئەو وەختە ئێمە زەواجی قەدیمیشمان چۆن کرێ هیتلر بۆچی کوورەی ئام سوزی دروست کردوتی گەرەک من نەسڵی بەشەر ئیسلاحکەم ئێمە بۆچی سافەحسی خوێنەکەین لە بینی کوڕ و کچێکاژین برا هەرچێ چتانە ڕێکەوە لێ خوێنێژەوە یەک ئەزدواج مەکەن لەبەرەوە گەرەکمانە تووشی شەڕێک نەبن تووشی گرفتێک نەبن بەڕێکی زانستەی سنمێنێ بڕێکی کۆمەڵناسی بڕێکی دەروونناسی بڕێککی دین و ئاین و کولتور و بنەماڵە تەداخلی تیاکە کۆی ئەمانە گشتیان لەسەر یەک ئەگەر ئێمە تماشای بکەین واقع مەسە ئەمڕۆ خەڵک ئەتنا ناکەن بمانە و خەریکن زەواجی چەکەن ئێمەشە چارەسەرمان بۆ بێت تووشی شەڕ نەبن تووشی کێشە نەبن تا ئەوێنەیە زانستیە بە خوێن و بە DNA و بە فەحسێکین ئەمە و لای وەختی ڕوخیدا ئیسلام قەتعەن وتی یەهودیەتی ژووتیەسی ئیزەدیێلی ژووتیانە ئەمە بە دین ناوی بووین نە بە ئیسلام وتیانەوە لە دەرەوەی ئەمەوە ڕوونادا هەر لە دەرەوەی زەواجی ڕاستەقینەی ژنوپیایی مسلمانی کوردی خەڵکی ئەم شارەوە پەیوەندیەلێکی تر دروست نابێ بە دزیوە ڕۆژانە ئیتر ئێمە بێت چارەسەرێکی تازە بدۆزینەوە بۆم قەزیە ئەمە ئیتر خەڵک چارەسەرە تازەکە لێ کۆڵینەوە بکرێت ئامار بگیرێت بدرێتە دەست ئیمەتاشیکاری بکرێت لە پرۆژەکان بزانین هۆکار چیە ئەتنا ناکرێت مردم درۆن نییە برا دینداریمان هەیە تخوا بام گەنە قسەکە با بیکەم باشە ئێمە کابرا باخداریەکە ماڵداریەکە هەنگداریەکە مێداریەکە ڕانداری پەس بەخێوەکە ێژی بۆ شتێژە بەرهەمی لێ خۆم ئەمڕۆ مردم دینداری ئەکەن ئیماندار نیەن دینداری ئەکەن دینیان بۆ وەسە بەرهەمی لێ بخۆن وەکو چۆن لە باخێک سەمەرە خۆن وەکو چۆن لە ڕانا ڕێگریان کرد بۆ کاورای نەکەت کاورە وازی لێ تێرێچێ بە شێوەیەکی تر دین واز لێ تێرە لێوا بۆ کاری خۆی یەکێ لە ڕێکان یەکێ لە هۆکارەکانی دینگوریزی هەڵهاتن لە دین چییە دینێژم ئیسلام نایژم کاورە لە کاکەیی هەڵتێ لە مەسیحیەت هەڵتێ لە یەهودیەت هەڵتێ لە دینی خۆی هەڵتێ هەڵهاتن لە بنەماڵە چییە بۆچی کوڕێ لە ماڵی خۆیان ڕاکە بۆچی پەناواتە وڵاتێکی تر تۆ ئەو نەخ ئاوا چمان نازە ناقێ مردمە نایڵین ژیانی خۆیان بکەن ئەویش هەڵتێت بۆ ئەمە بزانین ئەمە چێ لە کۆڵینەوەمان نەرەکە بەڕای یەک نەفەر ناکرێ ئەشێ باش زۆر جوان ئەوەت کرد دوا قسەم بۆ حازر کە چکە کات نەما هۆکار ینی تۆ ئەڵەی نەدین بەگشتی هەموو دینەکان ئەوەی کە باسیەکات و ئەو تێکەڵێ دروست نەبێ و
دینی شۆکار نەبوو بۆی کە ئەگەر دوو کەس قەراری تێکەڵیان نا لە هەر ژینێ بن ئەگەر غەیرە دین بن ئەیکەن وەنیە کەواتە ئەم شتە چارەسەر نییە هەتا نەگەینە سنتەرێک ینی چۆن خانم وتی دین ئەبێ بە سنتەر ئەبێ سنتەرێکی تر بدۆزرێتەوە کە نازانین چێ جارێ من ئەوەژمێژم واقعەکە ڕوبەڕووی بووینەسۆ بەم وڵامە هێمە هەمانە کەسەکە قەناعەت ناکە ڕێگەی ئاسان ڕاکردنە لە وڵامەکە ئەمە و هەڵبژاردننی وڵامەکە خۆی دروستیەکە ئێمەش چون گەرەکمانە تووشی شەڕ نەبێ ئەترسین بەو وڵامە تووشی شەڕ بێ جێگوزینێکمان نییە بووی ئالتەرناتیڤێکمان نییە ئالتەرناتیڤەکە بدۆزینەوە ئەو سنتەرە بدۆزینەوە دوا قسەم بۆ من ئەڵێم دین عادەتەن ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر من باسی ئیسلام کە چوارچێوەیەکی بۆ ئینسان دروست کردووە بۆی ئاسوودە دەبێت باش چونکە هەموو ئەوی لەلایەن خواوە ئینسان هاتووە لە بەرژەوەندی ئینسانە کاتی ئەم چوارچێوەش لە خێزان دروست کردووە لە بەرژەوەندی ئینسانەکانە بە تایبەتی بە دیسانێکلێن وچکەوەکو ژنێک بۆ ژنە چونکە ژن ئەپارێزرێ خێزانەکە ئەپارێزرێ لەبەرەوە ئەم مەسەلەیەکی زۆر گرنگە کە گرنگی پێ بدرێ ئەوەیشی کە ئەڵێن ئەیچی بکەین ئەزمونیەکە و فەشەلی هێناوە وەکو کاکتۆر ئاماژەیە پێکرد پێویستەکە ئێمە دیراسەمان هەبێ بریا پێش ئەوەی بینە ئێرە دیراسەیەکی ئەم هاوسەرگیریە جۆرە هاوسەرگیریانەمان لا وایە تا چەندێ سەرکەوتوو بوون کە ئێمە لەوەی هەمومانێکی دایان نمونەمان لابێ و فاشەلیان هێنا لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئاگاداری دینی خۆمان بین دەست بگرین بە ساوابیتەکانی دینی خۆمانەوە لەبەر خاتری گەنجەکانمان لەبەر خاتری شتێکی کەمی دنیایی ژیانی خۆیان هەم لە دنیا هەم لە قیامەت نابوون دەکەن دەستەکانی خۆش بێ هەڵبەتە پێش بەردامەکەی مەویستمان هەندێک ریسێرچ و داتا پیا بکەین بەڵام بەداخەوە ئەوانەی کە دیندارن تەداخلی ئەم زەواجانیان نەکردو زۆر بەکەمینە بێ ئەوانەشی لە دەرەوەی دینەکانن خۆیان ئیشی خۆیان کردو و نەگەڕاوە ینی بەس کاتی خۆی قازیەک بوو نەکاتمان کەمەوە تەواو بوو بەس بیڵێ دەخوا بێڵە دەی مشکلێنێ قازیەک بووە ژنوپیاک شکاتێ ناوردە بەلای ژنەکە شکاتی کرۆتێتی ئەم پیاوە زینا لەگەڵ ماکرە پارەی کەم داوە پێم گوناحبارەوێ ئەیچوو بابە باین کروتی و زینا لەگەڵا کرۆ و پارە کەم داواتێ تی قوربان من مەرجم بۆ مەشروبێکم داتێ لەگەڵا مەشروبەکە سەرخۆشم کە خواردنمە زۆر سەرخۆشمی نەکرا تی ڕاستەکە توی ئەرەوەڵا ڕاستی بۆ یەگەرێکمە زۆر سەرخۆشنەوێ لەبەرەوە زۆر خراپ دەست بۆ شوێنەوە ئەمانە گەڕیان بۆ ئەوم دەست نەکرد تۆ زەمیزم تێکردە ئیسە لەبەر ئەوە ناڵێتە مهم ئیسەر بزن ئایا حرام گوناحبارەوە پارەکەی وەتاوی تێ نەداوە پێم ئەو گشتیان قسە تەولاوە لەسەر پارەی بزان پارەی زیناگەی حرام وەری بگرەیە حەڵاڵە دنیاشتی تریشی کردو زۆر مەبەستم یعنی ئەمە ڕێک ئەو معنە ئەگەینێکەوە خەڵکانێک هەیە دێت بەس لەم لایەنەوە لە دینە پرسە لایەنەکانی تری گشتی پێشگوێ خستووە دەستەکانی خۆش بێ لە کۆتاییە بابەتەکە وەکو لە پێشەشی بەردامەکە باسم کرد هەستیارە پێما بێ هەرواش بە هەستیاری مایە بەڵام هیوادارم بەرچاوڕوونیەکمانە بوو بێ کاتێکی خۆش